یەکەم بە سوپاسەوە لە ستودیۆ لەگەڵ میوانەکەمەکەم. هەڵبەت ئاشکرا لە هەرێمی کوردستان بە سەدان ناوچەی مێژوویی و کەلەپور هەیە کە بەشێکیان ئاوری لێدراوەتەوە. هەڵبەت لە ئێستاشدا پرۆسی کنەوە پشکنین بە تایبەتی لە پارێزگای سلێمانی بەردەوامە. هەڵبەت شوێنوارە مێژوویەکان ئەتوانێت بەهۆیەوە سەرنجی گەشتیاران بەلای خۆیدا ڕابکێشێت، چ گەشتیار لەسەر ئاستی ناوخۆ یاخود لەسەر ئاستی وڵاتانی دەور و بەروجیان. ئەوەی کە من ئەمێ لێرە باسی بکەم کنەو پشکنین نییە یاخود نۆژەنکردنەوەی شوێنەوارەکانە بە شێوەیەکی کە ئەوش لە ڕێی چەند پرۆژەیەکەوە لە ڕێی دیزاینکردنی شوێنەوارە کەلەپوری مێژوویەکان. بە سوپاسەوە بەڕێز ئەندازیار عادل لەتیفم لەگەڵایە بەڕێوەبەری کۆمپانیای ڤیو پایۆنیر. کاک عادل بەخێربێیت. زۆر سپاس بۆ بەڕێزیشتان، سپاستانەکەین بەیانی بەڕێزیشتان و بینەران بەخۆش بێت. زۆر سپاس. کاک عادل پێشەوەی ئێمە باسی پرۆژەکانی ئێوە بکەین خاڵ بە خاڵ، کۆمپانیاکەتان زیاتر لە بواری دیزاینی ئەندازیاری کارەکات پرۆژەکانی ئەنجامات؟ زۆر سپاس بۆ بەڕێستان. ئێمە کۆمپانیای ڤیو پایۆنیر لە گروپێکی کۆمپانیاین، نووسنگی ڤیو گروپی ڕایشکاری ئەندازیاری پەیمانگای ڤیو گروپمان هەیە لەگەڵ سیتیلابی سلێمانی و کۆمپانیای ڤیو تەکنیک. ئەمانە هەمووی لە بواری ئەندازیاریە ئیشەکەین و بەشێکمان لە بواری ڕاوێژکاری ئەندازیاری و دیزاین و سەرپەرشتی ئەو بابەتانە، بەشەکانی تریش لە بواری دروستکردن و بیناسازی و ڕاهێنانی ئەندازیاری بە شێوەیەکی گشتی لە بواری ئەندازیاریە ئیشەکەین. بەڵێ کاک عادل، کۆمپانیاکەتان پێشتر ئاماژەم پێ گرنگی بە کەلەپوری ئەندازیاریەت. لەو بارەوە چەند پرۆژەتان بە ئەنجام گەیاندووە یاخود بەنیازن پرۆژەی تر لە داهاتوە ئەنجام بن؟ چی هاوکارتانە؟ بەڵێ ئێمە لە 2007 لە هۆڵەندا بەتایبەتی لە زانکۆی ساکسیۆنەوە فکرێکمان هێنا عێراق و کوردستان بۆ یەکەمین جار و لە سلێمانی لە زانکۆی دایک لە زانکۆی سلێمانی دامان مەزران بە ناوی سیتیلابی سلێمانی. سیتیلاب یەکێک بلەو پرۆژانەی کە ئەتوانین بڵێن ئیتر وردەوردە چەکەرەی ئەم بابەتانە و ئەم پرۆژانەی ترمان لە دوای ئەوە دەستی پێکرد و یەکێک لە پرۆژە زۆر ناوەزەکانمان کە لە سیتیلاب ئەو کات لەگەڵ زانکۆی سلێمانی و کۆلێژی ئەندازیاری و بەتایبەت بە سەرپەرشتی بەڕێز دکتۆر ئەمجەد محەممەد عەلی خەرداغی و دکتۆرە چرۆ سڵاو ڕێزم هەیە بۆ بەڕێزان لێرەوە توانیمان دۆکمنتی یا هەموو خانوو گەڕەکە کۆنەکانی سلێمانی دۆکمنت بکەین و جارێکتە بە شێوەیەکی تەلارسازی وا بێت کە ئەگەر خانوویەک یا بینایەک یان هەر تەلارێک لەو باڵەخانە کۆنانەی سلێمانی ئەگەر بیش ڕوخێت کە بەداخەوە ڕۆژانە ئەیان بینین ئەڕوخێت، بتوانین بەو دیزاین و بەو دۆکمنت کراوەی کە هەمانە بەو نەخشانێک کە کردومانە و دروستمان کردوێتەوە خۆی جارێکی دروست کرێتەوە. ئەو بەڕاستی دەستپێکێکی باش بوو کە کۆمپانیاکەمان هاتنە ئەم بابەتانەوە ئەوە لە 2007 تا 2022 5 ساڵی پێچوو تا ئەو پرۆژەمان تەواو کرد و بە سەرکەوتووی کۆتایی هاتوو پێشکەشی لایەنە پەیوەندیدارەکانمان کرد بەبێ بەرامبەر. لە 2020ەوە بەڕاستی پرۆژەیەکمان دەست پێ کرد، ئەوە بوو کە نەخشەی سلێمانی بەسپاسەوە ئەو کات لەگەڵ بەڕێز کە دێرین بابان و ماڵسا ئەحمەد بابان و سنتەری ڕۆشنبیری بابانی ئەو کات بەس ئەوەمان دەست پێ کرد کە ئێمە چۆن بتوانین نەخشەی سلێمانی بکێشینەوە لە سەردەمی بابانە چۆن بووە، ئایا سلێمانی شێوازەکەی چۆن بووە، سنوورەکەی چۆن بووە، گەڕەکەەکانی چۆن بووە، معالیمەکانی چۆن بووە. لە 2020ەوە لەو پرۆژەیە سەرخاڵین بە بەردەوامی لە کۆمپانیای خۆمان بەبێ بەرامبەر، یعنی هیچ هاوکاریکی مادی لە هیچ شوێنێ وەرناگرین. ئێستەیشی لەگەڵا بێتە سەوەرەکەین تا 2 ساڵێک تری شەڵاو پرۆژەمان تەواو بێ. بەڵام لە ضمنی ئەم پرۆژە کە خۆی لە پرۆژێکی گەورەترا ئەبینێت و نامان ناوە مێژوو کەلەپورمان بە نەخشە، یعنی ئەمە زۆر ئیشی مێژوویی ئەبینین لە کتێب و لە دەستنووس و لە ئەو بابەتانی کە بواری مێژووی گرنگی بەباری مێژووی ئێن مێژوویەکی باشمان هەیە، بەڵام ئەم مێژووە بەو شێوازەی کە ئێمە ئیسە ئیشی لەسەرەکەین بین مێژوەکە لە ڕێی GIS-ەوە چکەمە لە کۆمپانیای خۆمان بەشی GIS-مان هەیە، لە ڕێی GIS-ەوە چۆن بتوانین ئەو مێژوە لە ناو نەخشەیەکە بەرجەستەکەینەوە. بەڵێ کاک عادل، ئەگەر باسی ڕۆڵی خات و شاناسخانی یەکەمی عێراقما بۆ بکەیت لەو پرۆژانی کە بە ئەنجامتان گیانوە یاخود ئەوانەی کە لە داهاتوو ئەنجامیان. بەڵێ ئێمە ئەو پرۆژانەی هەر پرۆژەیە کە ئەکرێ بەڕاستی ئەگە بتەوێت پرۆژەکان سەرکەوتوو بێت هیچ پرۆژێ بە تەنها ناکرێت، ینی بەدە ئیشی دەستە جەمعیەکرێت. ئێمە ڕاستە پرۆژەکان زۆر جار لە هزر و لە بیرۆکە و لە شەونخۆنی و ئیش و کار و کات و کاری خۆمانەوە زۆر ئەچینە پێشەوە تا پرۆژەیەکی و کۆم پرۆژێکە ئەمڕۆ بۆی دانیشتوین باسەکەین و ئەهینە پێشەوە، بەڵام دواتر پێویستان بە پشگیری ئەبێت و خات و شاناز بەسپاسەوە بەڕێزیان و نووسنگەکەیان و هەمویان زۆر هاوکارن لەم بابەتانە بەوەی کە ئێمە بەڕاستی هەر پرۆژەیە کە پێشکەشی جەنابیان ئەەکەین یا جەنابیان ئاگدارەکەینەوە وەکو مژدەیەک وەری ئەگرن و هاوکارمان ئەبن و پشگیرمان ئەبن بەوەی کە
چۆن بتوانین ئەم پرۆژانە بەرەو پێشەوە بەرین و یەکێک لەو بابەتانە ئەم پرۆژەی پردی خلیاسانە کە بەڕاستی بەسپاسەوە بەڕێزیان و جنابی کاک دکتۆر هەواڵ و پارێزگاری سلێمانی و بەڕێوەبەری گشتی گەشت و گوزاری سلێمانی بەڕێوەبەری شێنەوار و کەلەپوری سلێمانی هەمویان بەدەستە جەمعی وەکو گروپێک یا وەکو تیمێک کۆبووینەوە لەسەر ئەوەی کە ئیعلانی ئەم پرۆژەیە بکەین کە ئێمە تقریبا زیاد لە ساڵ و چەند مانگێکە دۆزیمانێتەوە ئاساوارەکانیمان پێ ینی چۆنەڵێ کنە و پشکنینمان کردووە لەسەر ئەوەی کە بزانین ئەم بابەتە چۆن بووە و پردەکە لەکوێ بووە و نەخشەکانی چۆن بوو دواتر ێنە سەر ئەوەی کە چۆن بزانین لەکوێ بابەتەکانمان دەستکەوت و شوێنەوارەکەیمان هەڵگرتەوە بەسپاسەوە بەڵێ بەڕێزیان زۆر هاوکارمانن و دڵخۆشن بە کارەکانمان و پشگیرمان. بەڵێ کاک عادل من ئەمێ پرسم هەڵبەت بەڕێز دەزانیت مێژ و نووسمانی ئێمە گرنگی بە مێژووی کوردیات یاخود کنە و پشکنین بۆ ناوچە شوێنەوارەکانەکرێت لە لایەکترەوە بەڵام هەڵبەت ئێوە ماتریالە مێژوویەکانتان هێناوە بە فۆرمێککە بە شێوازێککە کاری لەسەرەکەن پرسیارەکەم بە دیاریکراوی ئەوەیە ئەو بەڵگەنامان یاخود ئەو دۆکۆمنتانە چۆن دەستانەکەوێت لەو بارەوە ئاستەنگتان بۆ دروست نەبوو هەڵبەت دیزاینکردنەوەی ئەو ناوچەکە لە پوریانە پێویستی بە دۆکۆمنتە پێویستی بە بەڵگەنامەی زانستیە بۆ نمونە. بەڵێ پرسیارەکەی جەناب زۆر دەقیقە. بەڵێ ئێمە کە باسی کنە و پشکنینەکەین لە بواری شوێنەواریە شوێنەوارناسان لە بابەتە شارەزان باز لەوەکەین چۆن لە ژێر ئەرزەوە لە ژێر ئەو چینانی زەویە کە هەمانە بتوانین ئاسەوار و یا شوێنەوار بدۆزینەوە کە ینی بە جێشانازێک ئێمە لە شاری سلێمانیە هەر بستێکی ئەم شارە هەڵکەنی بەڕاستی شوێنەوارێکی تایش کە شاری سلێمانی پێگەکەی زۆر دێرینە زۆر لەوە دێرینترە کە باس ئەکرێت بەڵام وەکو شاری سلێمانی ئێمە بەڕاستی کە ئەگەڕین یانی لە جاتی ئەوەی کە کنە و پشکنی لە ژێر زەویە بکەین ئێمە کنە و پشکنینەکەمان بە شێوازێکە لەسەر زەویە و وڵاتان ئەگەڕین ینی لە بەریتانیا لە ئەرشیفی عوسمانی لە ئێران لە یۆناان لە ئەمریکا لە زۆر وڵاتی تر بەڕاستی لە رووسیا زۆرێک لە دۆکمنت و بەڵگەنامەکان و مێژومان ئێمە چۆتە دەرەوەی وڵات کاتی خۆی بە هەر یەکێ لە هۆکارەکان بێت کە ڕۆژهەڵات ناسان و یاخود ئەوەی کە بواری داگیرکاری وە هەر بوارێکی تر بێت کە یا خۆمان خەڵکی خۆمان بردێتی ئێمە بەڕاستی گرنگی بەوە ئەهێن چۆن بتوانین ئەو مێژووی کە ونە یا لە دەرەوەی وڵاتی خۆمانە بتوانین بیان هێنینەوە یەک دووهەم بتوانین لە دەستنووس و لە ئەرشیفی خۆمان لە ناو وڵاتی خۆمانە کە کەم نین ئەوانە بخوێنینەوە جارێکی تر و سێهەمیش بریتێ لەوەی کە مێژووی چاپکراوی خۆمان مێژوی چاپکراوی خۆمان کە مێژوو نووسەکانی خۆمان و غیری خۆشمان ینی غیری کوردیش کە نووسیوانەتەوە بەڕاستی ئەتوانین بڵین ئەرشیفێکی دەوڵەمەندە بەڵام بەدەر نییە لە تەناقوزات و لە دژبەیەکی ئێمە ناچینە باری مێژوویەکە بەڵام ئەو مێژووی کە هەمانە تەنها هین بەرجەستەیەکین لە نەخشەیە ینی بە شێوازێکی ئەندازاری ینی هەر تقریبا تایبەتمەندی یا جیاوازی پرۆژەکەی ئێمە لەوایە کە نەخشە مێژوو ئەەکەین بە نەخشە یەکێکە لەوانەیە کە بەڕاستی قورسی خۆی هەیە ئاستەنگی زۆرمان هەیە ئاستەنگی مادیمان هەیە زۆر جار کە ناتوانین شتەکانمان ینی بووکو خۆی بیکڕین چکە ئێمە کۆمپانیایەکین بەو داهاتە مادی کە خۆمان لە بواری ترە هەمانە یین ئەوە جارێکتر بەشێکی بەکارێنین و لە قازانجەکەمان جاروایە لە سەرمایەکەیشمان بۆی بتوانین ئەرشیف بکڕینەوە بەکاری بێنینەوە و هیچ کاتێ هەبوو کە عادل ئەرشیفەکە نەتوان وەریگرن یاخود ئاستەنگ دروست بێت بۆ نمونە مۆزەخانەیە بێ یاخود لایەنێکی پەیوەندیدار بێت لە وڵاتانی دەرەوە بەڵێ بە دڵنیایی و هەمانە دەستمان پێی نەگەشتووە ینی ئەمە لە هۆڵندا تاکیدین دڵنیان کە شتمان زۆرە لە رووسیا شتمان زۆرە دڵنیان کە شتمان زۆرە کە دەستمان پێی نەگەشتووە بە هەموو هۆکارەکان لەلایەن حکوومەتی عێراقەوە یاخود لایەنە پەیوەندیدارەکان هەرێمی کوردستانەوە کەناڵێکی پەیوەندی لەگەڵ وڵاتانە دروست بکرێت بەڵێ ئێمە ئێستا لەبەرێک ئەم 5 ساڵی پێشوو لە 2020ەوە تا ئێستا بەردەوام کارمان لەسەرەوە کردو بۆی بزانین پرۆژەکەمان بە فعلی پرۆژەیەکە کە نەکرا و ئەتوانین ئیشی تیا بکەین ئێستا گەشتونەتەوە قەناعەتەی بەڵێ ئەکرێت کە بەڵگەنامە و دۆکمنتەکانمان لە بەغاوە دەست پێ بکەین هەتا لە شارەکەی خۆمانە و لە وڵاتەکەی خۆمانە ئێمە بیرمان نەچێت هەر لە فەرمانگەکانی شارەکان و بڵین دایرەکانی خۆمانە لە وڵاتی خۆمان زۆر جار ئەوەیە کە ئەو بەڵگەنامە و ئەو دەستنووس و جاری وا هەیە ئەو ئەشیا و کەلوپەلانیشی کە هەیەە چەند ساڵێک جارێک تەلەفیەکەن ئەوەی کە لەو ئافاتانەی بەڕاستی زۆر کێشە بۆ ئێمە دروست دەکات چونکە هەندێک لە بەڵگەنامە کە نەخشەی شار و
وڵات و چۆن ئەڵێ کەلەپوری خۆمانە بە تەکید کاتی خۆی لە ناو دایرەکانی خۆمانە هەبووە بەڵام بە مروری زەمان و بەوەی کە ئێمە بەڕاستی لەوانەیە لە بە درێژایی مێژوو ئیستیقرارێکی مەسەلەن ئیداری تەواومان نەبوو بێت ئەو شتانە لای خۆمان نەماوە چۆتە لە وڵاتانی دەرەوە پارێزراوە بەدڵنیایە ئێمە کەناڵەکە فراوانترکەین و بیر لەوە بکەینەوە کە بتوانین بەڵگەنامەکان بێنینەوە. ئێمەش بە هیوای کاک عادل دەستەواژەی کەلەپوری ئەندازیاری لە هەرێمی کوردستان یاخود عێراق بەگشتی جگە لە کۆمپانیاکی بەڕێسان هەڵبەت وەک ئەو پرۆژانی کە باست کرد تا چەند گرنگی پێدراوە یاخود چی بکرێ بۆی گرنگی زیاتری پێ بدرێ؟ خۆشبەختانە ناڵێن گرنگی پێنەدراوە یعنی ئێمە کۆمەڵێک هەوڵ و هیمەتی زۆر هەیە کە پێشتریش کراوە و ئیشی لەسەر کراوە بەڵام ئەوەی کە لای ئێمە گرنگە و من بەڕاستی لە کۆمپانیا زۆر لەگەڵ هاوڕێ و خوشک و براکانم لە کۆمپانیا زۆر ئیشی لەسەرەکەین ئەوەیە کە چۆن بتوانین ئەو کەلەپوری کە هەمانە وەکو خۆی بیهێنینەوە یعنی بە نمونە بڵین خانووی فڵان یا بینای فڵان ناو بازاڕی سلێمانی نۆژەن کرایەوە ئیشی لەسەر کراوە پاریتیا خەرج کراوە بەس ئایا چەندێک ئەمە نەخشە کوانەکەی خۆیەتی ئەوە یەکێکە لەو بابەتانەی بەڕاستی پێمان وایە کە ئەکرێت ئیشی زیاتری لەسەر بکەین هێشتا لەو بابەتاتوانین بڵێن هەژارین بەڵام ئەمە هەوڵێکە کە هێدیە دەتوانین ئیشی تا بکەین و ئێمە خۆشبەختانە لە یەکەم پرۆژەمانە کە چۆ باری جێبەجێکردنەوە مزگەوتی شوێنەواری و کەلەپوری شوێنەواری مزگەوت و مەدرسەی شوێنەواری گەورەی خورماڵ بوو کە تەمەنی وکو مزگەوت زیاد لە 1000 ساڵە و یەکێکە لە مەعالیمە زۆر گرنگەکان لەسەر مستەوای هەرێمی کوردستان ئەو هەر بە هەمان شێوە لەلایەن ئەندازەرانی خۆمان و بەتایبەتی لەلایەن ئەندازە فاروق و ڤارێ هەواڵ و ئەو بەڕێزانەی تر کە لەوێن ئیسە لە کۆمپانیا ئیش لەسەرم بابەتەکەن کۆمەڵی دۆکمنت و بەڵگەنامەمان دۆزیەوە کە بەڕاستی مێژووی ئەو مزگەوتەی پێ ئەوتین لە ڕووی بیناسازیەوە خۆشبەختانە هەر لەسەر ئەو بابەتە لەسەر ئەو مێژوو لەسەر ئەو دەستنووس و ئەو بابەتانە توانیمان دەستکەین بە نۆژەنکردنەوەی مزگەوتەکە کە بەڕێز کاک حاجی عابید هەورامی سڵاو ڕێزمان هەیە بۆی لێرەوە پارەیەکی زۆری مەفتوحی بۆ داناوە بۆی کەوک و شێوازە کەلەپورێک کۆنەکەی و خۆی دروست کرێتەوە ئێستا مەرحەلەیەکی زۆر باشی بڕێوە ئەگەر بینە سەر ئەم پرۆژەی کە ئیستا باسیەکەین پرۆژەی پردی قلیاسان یەکێکە لەو بابەتانەی کە بەڕاستی ئێمە ڕۆژانە کە ئیش قۆناغەکە بەڵێ ئێمە وەکو عەرزم کردن ڕۆژانە کە ئیش لەسەر ئەوەکەین بە دوای کنەوە پشکنین ئەەکەین ئەگەر دروست بێ قسەکە بە دوای بەڵگەنام و نەخشە و ئەوانە تقریبا زیاد ساڵێک لەمە بەر لە ڕێی بەشی جای ئێسی خۆمانەوە لە ڤیپیانێر بەڕێ سیڤان ئەندازە سیڤان بەکرد هەستمان کرد کە پردێک هەیە لەو دەوروبەرە پردەکەمان وردەوە وەکو نەخشە دۆزیەوە و بە دوای ڕۆشتین و لۆکیشنەکەمان وەرگرت و بە داداچوونمان کرد و یەکێک لە گرفتەکان ئەوەیە کە ئێمەم ئیشانە یەکەم جار ئەی دۆزینەوە ئەوەیە کە نابێ ئەلان کرێ نابێ خەڵکێکی ئام بیزانن چکە بەڕاستی جاروای لێمان تێکێن بەداخەوە مەسەرەن تۆ بنم نەپرسیار لە بەڕێزەکەی لە یەکێکەکەی ئەم شتە چۆن بۆ ئەوە بووە سەرەکەی پێش تۆ ئەەکەی و بە نوع لە نوعەکان لەوانەیە شتەکە بڵین بەلا ڕێیا بەرێت المهم کە دۆزیمانەوە وردەوە دەبدوای بەڵگەنامەکان و بەڵگەنامی خۆشمانە گەڕان گەشتینە و قەنەعەتی کە پردێکی زۆر جوان هەبووە لە قلیاسان کە ئەکرێت ئەگەر ئێمە ئەم پردە دروستکەینەوە بەڕاستی بێت بە یەکێک لە ناسنامەکانی شاری سلێمانی چکە خۆی کاتی خۆی یەکێک بۆ لە ناسنامەکانی شاری سلێمانی وە شێوازێکی زۆر جوان و زۆر ناوازەی لە ڕووی تەلارسازیوە هەبوو مێژوویەکی زۆر جوانی هەیە بە هەموو شێوازەکانی مێژوو ئەگەر باسی کەین لە ساڵی لە بەهارێکی درەنگی ساڵی 1911 یەکێک لە دەوڵەمەندەکانی شاری سلێمانی بە ناوی حاجی مەلا عەزیزی قەرەنی خۆی یێتە پێشەوە ئەوێت پردێک دروستکات چونکە ئەو ئاوەی کە هەیە لە قلیاسان یا مەسەلەن چەقچەق یا سەرچنار کە ئێتە خوارەوە دیارە زۆر جار بەهۆی باران و لافا و ئەوە وای کردووە کە سلێمانی دابڕیەوە لەوبەر یعنی بە قورسی خەڵکێک توانی بێتی هات چۆ بکات وای کردووە کە بە خەڵکی خۆمان ئەمە یەکێکە لەو پرۆژانەی بە وەستای خۆمان بە کرێکاری خۆمان بە بەڵێندەری خۆمان بە خێرۆمەنی خۆمان بە پارەی خۆمان دروست کراوە و دەوڵەت بەشدار نەبووتە لەوە غەیری ئەوەی کە بڵین لە ڕووی ئەندازارەکەەوە سەرپەرشتی ئەوەی کردووە و دواتر حتا ئەو خێرۆمەنی کە ئیشەکەی کردووە بە ناوی حاجی مەلا عەزیزی قەرەنی خۆی ئەوەنە گرنگ بووە بەلایەوە خێوەتێکی هەڵاوە لە بەردەمی پردەکە و سەرپەرشتی کردووە بە بەردەوامی لێ ماوەتەوە یەکێکتر لە گرنگی پێدانەکانی کە زۆر جوانە لە ڕووی ئەندازاری و مێژووی ئەوەیە کە هاتووە کۆمەڵێک کوورێ تەبان بە بۆچوونی ئەو کاتە نەک ئەوەی کە مختبەر هەبوو بێ فەحسی توربە و ئەوانی بۆ کرابێ بەڵام کە سەریان کردو قوڕ و
خۆڵ و توربەی ئەو شوێنە بۆ خشت گونجاوە کۆمەڵی کوورەی خشتیشی لە دەوروبەری پردەکە دروست کردووە کە تا ئەم چەند ساڵی ئەخیری ما بووە کوورەکان بەو کوورە و بەو گڵە و بەو شێوازەی کە هەبووە هاتوونم پردیان دروست کردو بۆ پردێکی ناوازە بیزات ئێمە ینی ئەگەر دوایی کە بە دوای بەڵگەنامەکانە گەڕێن لە بەریتانیا چەند بەڵگەنامەیەکمان کڕی 12 ساڵ یا 13 ساڵ دوای دروستکردنی پردەکە ئینگلیز کە هاتووەتە ناو سلێمانی بەسەر ئەو پردایەتە ناو سلێمانیەوە و بەهۆی ئەوەی کە مەسەرەن هەم پردەکە شێوازێکی هەبوو و هەم هاتنە ناو سلێمانی بۆ هەمیش چۆنەڵی سەربازانی ئینگلیز بەسەر پردەکە بە پیادەڕەویەن خۆشبەختانە لەو ڕۆوە کە دۆکمنت کراوە کۆمەڵی ڕسمی گیراوە ئێمە توانیمان ئەو دۆکمنتانەش بکڕینەوە و بیخێنەوە خزمەتی ئیشەکەەوە ئێمە لێرەوە بەڕاستی لە ڕێی جەنابتانە لە ڕێی شاشە جوانەکەی کورساتەوە بە هەموو دانیشتوانی سلێمانی و دەرەوەی سلێمانی و هەموو ئەو بەڕێزانەی کە لە دەرەوەی سلێمانی ئەژین و خەڵکی سلێمانین بانگەواز دەکەین هەر کەسێک بەڵگەنامەیەک ڕسمێک سەرگوزشتەیەک بابەتێکی لەسەر ئەم پردەلایە بتوانین کە لە خزمەتی ئێمە وەری بگرین بۆی کە بتوانین چکەی سەمە لە مەرحەلەی سەرەتای ئەوەین کە دەستکەینەوە بە دیزایانی پردەکە کە دیزاینەکەمان کرد و بەڕێزان هەرێک لە خات و شاناز ئیبراهیم محەممەد و بەڕێز پارێزگاری سلێمانی کاک دکتۆر هەواڵ و بەڕێزانەی تر هەمووی بەڵێنیان ناوە کە ئیشەڵامەیەکێک بێ لە پرۆژە زۆر ناوازەکان و بیرۆکەکەمان بڕاتە بابی جێبەجێکردنەوە. بەڵێ کاک عادل مێژوو کە لە پورمان بە نەخشە هەڵبەت ئەمە لە ساڵی 2020ەوە ئەم پرۆژێتان ڕاگەیانوە ئەمەیان جیاوازە لە دەکەی قلیاسان ئەم پرۆژەیە مێژوو کە لە پورمان بە نەخشە بریتێ لە پرۆژە گەورەکە پاکێجێکی گەورەیە لەناو مێژوو کە لە پورا سلێمانیمان هەیە سلێمانی سەدان شتی زۆر ناوازەمان دۆزیوەتەوە یەکێک لەوانە پردەکەیە یەکێک لەوانە کە تقریبان 2 مانگەوە پێش هەر ئەلانمان کردوی شەڵا لەوانەیە لەم هەفتەیە لە زانکۆی سلێمانی گرێبەستی لەسەر بکەین تەلەگرافەکەی سلێمانیمان دۆزیەوە لەناو ئەو بابەتە تەلەگرافی سلێمانی خەریب و بیکەم بە پرسیار تەلەگرافەکەی سلێمانی بەڕاستیەوە کرد لە بەنامەیەکترە ئیشی لەسەر بکەین یعنی ئێمە پێشتر لە کتێبەکانە و لە مێژووی نووسرای خۆمانە وا باسەکرا کە 1970 تەلەگراف هاتوۆتە سلێمانی کە ئێمە بەڕاستی کنۆپشکنینمان کرد و بە دوایە ڕۆشتین و هەندێک نەخشەمان دەستکەوت گەشتینە و قەنەعاتی کە 1969 ئەگەر ڕاست وتبێتم 1969 یەکەم تەلەگرافخانە لە سلێمانی دروست کراوە لە 1970 کاک ئەحمەدی شێخ لە سلێمانیەوە بە تەلەگراف بابەتێکی سیاسی و گرنگی زۆ گرنگی سلێمانی گەیانوە بە دەوڵەتی عوسمانی لەو کات مەسەرەن بۆ منە دیارە ویسیانە سلێمانی پەراوێزخن بە گوێرەی و بەڵگەنامی دەستمان کەوتووە ویسیانە سلێمانی بکەن بە شارێکی بچکۆلە یان وای لێ بیکەن بە عیدی شاری کەرکووک یعنی بەشێ بێ لە شاری کەرکووک یا لە پارێزگای یا لە ویلایەتی کەرکووک یا لە پارێزگای کەرکووک بە گوێرەی ئەو ئیسلاحانی لەو کاتە هەبووە خەڵک و ئەشرافی سلێمانی هەمووی کۆ بنەوە و کاک ئەحمەدی شێخەکەن بە نوێنەری خۆیان لە ناو تەلەگرافخانەکەی سلێمانی و تەلەگراف نێراوە کە ئێمە وەکو خەڵکی سلێمانی ئەو بەتابەتی کاک ئەحمەدی شێخ کەسایەتێکی زۆر ناسرا و ئەوە بووە کە لە دەوڵەتی عوسمانیە نەیانتوانێت بە ئاسانی لە قسەیلابن کە ئێمە ڕازی نین شاری سلێمانی بچووکرێتەوە و ئەمە بە خەتەرێکی ئەبینین و سلێمانی سەربەخۆیی خۆی هەیە و نابێ بچووکرێتەوە کرێ بە بەشێ لە کەرکووک ئەمە بابەتەکەی ئێمە نێ بابەتەکەی ئێمە ئەوەیە کە لە 1970 تەلەگرافی سلێمانی بەکار هاتووە خۆشبەختانە ئەویش لە ڕێی نەخشە و بەشی جای ئێستی خۆمانەوە دۆکمنتەکانتان لەبەردەستە هەموویمان لەبەردەستە و ئەلانمان کردو لە زانکۆی سلێمانی پێشانی ئەو بەڕێزان و پسپۆڕانمان ناو ئێستا بەتەماین ئەویش هەر بە هەمان شێواز لە شوێنێکیا لە دوو شوێن خۆیان بێت بتوانین مۆنومنتێکی بۆ بکەین و دروستیکەینەوە کە بڵێن ئێمە 100 ساڵ لەمەوبەر تازەترین ئامێر و یا دەستگای پەیوەندی ئەو کاتمان هەبوو لە شاری سلێمانی و گرنگی شارەکە پیشانەت. بەڵێ کاک عادل من پرسیارم زۆرە بەڵام کاتم کامە دو پرسیاری لەکەمەگە بە کوتی وەڵام بیتەوە هەڵبەت ئەم پرۆژانی ئێوە تا چەند کاریگەریە بێ بۆ هاتنی گەشتیاری زیاتر ئەگەر ئێستاش نەبێ لە داهاتوێشی نزیکە بەڕاستەوخۆ هەر لە دەست پێکردنیەوە تا تەواوبوونی تەسیرەکەی بەجێ ئێڵێت چجا ئەوەی کە ئەگەر ئێمە هەرێکێک لەم پرۆژانە تەواو بێت و بەرجەستە بکرێت بەڕاستەوخۆ لە ڕووی گەشتیاری و گەشتیاری ناوخۆ و دەرەوە کاریگەریەکی زۆر ئەرێنی ئەبێت. بەڕێز عادل لەتیف سپاس کە ڕاستەوخۆ لە ستودیۆ لەگەڵ مابوون سەرکەوتوو بوونەوە کەمیشە.